دەگەڕێنەوە سەر هەواڵی هەڵبژاردنەکان دەبێ بڵین بەداخەوە هەندێک لایەنی سیاسی کوردی و هەندێک کەسانی کورد زمان لە لای نەیارە سەرەکیەکەی هەرێمی کوردستان کە دادگای فیدراڵی عێراق بوو داوایان تۆمار کرد و وایان کرد هەم پەرلەمانی کوردستان ڕابوەستێ کارەکانی نەمێنێ وەکو هەموو لایەکمان دەزانین ئێستا پەرلەمانی کوردستان نییە دواتریش کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان ئەویش لە کار کەوت ئەیکەواتە هەڵبژاردن کەی بکرێت چۆن بکرێت هەموو ئەو لایەنانەی کە داوای هەڵبژاردنیشانە کرد بە سەرزارێکی لەبەر کامێرەکان بەڵام لە ژێرەوە نایەنەوێ هەڵبژاردن بکرێت ئەی چار چییە هەرێمی کوردستان کەوتۆتە بۆ شایی یاساییەوە هەڵبژاردن بکرێت یاخود نەکرێت چۆن بکرێت چۆن ئەنجام بدرێت ئەمانە کۆمەڵێ پرسن ئێمە لەگەڵ میوانەکەمان پرسیاری زیاتر و قسەی زیاتری لەبارەوە دەکەین میوانەکەمان زۆر بەڕێز هاوار محەممەد بەرپرسی بەشی یاسایی دەستگای هەڵبژاردننی پارتی ڕاستەوخۆ لە ستۆدیۆ ژووری هەواڵ لە لامان میوانە کاکاوار زۆر بەخێربی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24 زۆر باشە با لەو پیلانەوە دەست پێ بکەین دادگای فیدراڵی عێراق وای کرد ئێستا پەرلەمانمان نەماوە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانیش نەماوە کۆمیسیۆنی باڵای عێراقیش تەمەنی زۆر کورتە مانگی یەکی ساڵی داهاتوو کۆتایی بەوانیش دێ لە ئێستاشەوە ئەوان ڕایان گەیاندووە دەڵێ ئێمە ناتوانین هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام بدەین ئەی چار چییە یعنی هەروە بمێنێتەوە هەرێمی کوردستان لە بۆشایەکی یاساییە زۆر سپاس ئێوارە ئێوە و بینەرانی کوردستان ستار باش بەداخەوە ئێستا هەرێمی کوردستان لە فەراغێکی تەشریعیدایە وەکو جەنابیشت باست کرد بە یارمەتی ئەوانەی کە پێیان خۆش نەوبێنە بنباری ئەوەی کە هەڵبژاردن ئەنجام بدرێت بە بیانووی ئەوەی کە لە دەرەنجامەکانی هەڵبژاردن دەترسان ئێستا ئێمە لە فەراغێکی تەشریعی داین بەداخەوە ئێستا ئەرچی سەرۆکایەتی هەرێمی کوردستانە کە بە خۆشحاڵیەوە هەم سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان و هەمیش سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە هەوڵەکانیان بێوچان بەرداوامن لەوەی کە لە نزیکترین دەرفەتدا هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێت بۆ ئەمە چەندین هەوڵی جددی درراوە هەوڵەکان لەگەڵ یونامی و لەگەڵ کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی بەغدا بەردەوامن و بەڵام بەداخەوە وەکو باست کرد کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراقیش بێگیر و گرفت نییە کێشیان زۆرە بەڵێ بە تایبەتیش دوای ئەو گۆڕانکاریانەی کە لەم دوایە لەم کۆمیسیۆنە کرا بووە بەشێک لە جێبەجێکردنی ئەوەی کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و ماتەڵەی زیاتری تێدا بکرێت بەداخەوە و ئەوەی ئێستاش لە بەردەستە ئەوەیە هەوڵەکان بە ئاراستەیەکە کە سەرۆکایەتی هەرێمی کوردستان بەپێی ئەو دەسەڵاتی کە هەیەی هەوڵەکانی فڕ کردوتەوە لەگەڵ یۆنامی و لەگەڵ هەموو ئەو لایەنە پەیوەنددارانەی کە ئەرچیان ئەوەیە بتوان ڕێگا خۆش بکەن بۆ ئەوەی هەڵبژاردن بکرێت و پێم وایە ئێستا ئێمە لە بەردەم تەنها یەک ئۆپشن داین ئەویش ئەوەیە کە پێویستە سوود لە ئیمکانیەت و ژێرخانی کۆمیسیۆنی کوردستان بە ستایلێکی نوێ وەربگیرێت کە دەکرێت هەڵبژار بەوەی کە دەکرێت بەپێی ئەو دەسەڵاتی کە سەرۆکی هەرێمی کوردستان هەیەی بەپێی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان دەکرێت دەستەیەکی دادوەری هاوشێوی ئەوەی کە لە عێراقدا هەیە دەستنیشان بکرێت بەوەی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان بەو ژێرخانەی کە کۆمیسیۆن لە بەردەستیتی هەڵبژاردنەکان بەڕێوە زۆر باشە کاکاوەر ئێ با بڵین دەستەکەت دانرا دەستەیەکی دادوەری لە کۆمەڵێک دادوەر ئەمە تەنها بڕیاری سەرۆکایەتی هەرێمی دەوێ یاخود دەبێ با بڵین پەرلەمانیش تەئید ئێمە بکە خۆ پەرلەمان نەماوە لە کوردستان تەئیدی بکە بەڕاوێژ لە دەقی یاسایەکە بە شێوەیەک داهاتووە کە دەڵێ بەڕاوێژ لەگەڵ سەرۆکی حکوومەت و سەرۆکی پەرلەمان یعنی لەم حاڵەتە ئەکرێ بڵێ ئەمە لەم چەق بەستویە بێتە دەرێ ئەوانە بەڵام ئەمە ئەگەر هاتوو لایەنە سیاسەکانیش بەڵامە بێوەش بڵین لایەنە سیاسەکان دەبێت ڕازی بن بێگومان دەبێت ڕازی نەبن ڕەنگام کارستەر نەگرێت بە تاکید ئەوەش وایە چونکە ئێستا ئێمە لە بەردەم فەراغێکی تەشریعی داین هەمومان لە بەردەم ئەوە داینە کە مەسئولێتێکی تاریخی و قانونی و ئەخلاقیش لە ئەستۆماندا هەیە دەبی بینە بنباری ئەوەی کە هەڵبژاردن بکرێت بە غەضی نەوەر لەوەی کە دەرەنجامەکانی هەڵبژاردن بە شێوە باشە کاکاوەر پێت وانە ینی تاخیرکردن یا دواخستنی هەڵبژاردنەکان خۆ دەزانی ئەگەر کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق نەما تا کۆمیسیۆنێکی کە هەڵبژێردرێت تا هەموو لایەنە سیاسەکان لەسەری ڕێکەون تا پەرلەمان ساڵێ زیاتری پێچێ پێ دوانێ ئەسلی پیلانەکە ئەمەیە هەڵبژاردنەکە لە کوردستان نەکرێ بۆ ئەوەی
ئەو فەراغ یاسایی یا ئەو بۆشای یاسایی دواتر عێراق بە بیانووی ئەوە دەست بەسەر هەرێمی کوردستانە بگرێت زۆر لەسەرم بابەت بڵێ هەرێمی کوردستان ئێستا واقعێکی قانونی و دەستوری ئەم پێم وایە هیچ کەسێک ناتوانێت تا بەتایبەتی پارتی دیموکراتی کوردستان و سەرۆک بارزانی هەبێ و قیادەی پارتی هەبێ هیچ کاسێک ناتوانێت ئەو بیانوە گڵاوانی خۆیان بەسەر هەرێمی کوردستاندا بسەپێنن بەڵام بێگومان ئەمە کاریگەری زۆر نێگەتیفیش بەسەر پێگەی هەرێمی کوردستاندا دەکات لە ئاسی نێودەوڵەتی لە ئاسی ناوخۆ بێگومان کاریگەری زۆر خراپی دەبێت ئەمەش بەشێکە لەو پلانەی کە جەنابەت باست کرد بێگومان بەڵام هەوڵەکانیش بەردەوامن من گەشتبینم لەوەی کە دەریچەیەکی یاسایی دەدۆزرێتەوە لە نزیکترین دەرفەتدا و پێویستە هەڵبژاردن ئەنجام بدرێت چونکە هیچ بیانوەک ئێستا لە ئارادانیەکە چیتر هەڵبژاردن دوا بخرێ زۆر باشە کاک هاوەر ئەمریکیەکان یۆنامی تەواوی لایەنە سیاسیەکان هەمووی دەڵێن نەبێ هەڵبژاردن بکرێت منەمەوێ بزانم یعنی ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان ئێوە دانوستانەکانتان لەگەڵی چەتی نیشتیمانی کوردستان هەردوو لاتان دەڵێن دەبێ هەڵبژاردن ئەنجام درێت بە چۆ گەیشتەوە ئەو لاش ڕازینەوانیش والله ئەو قسانێک کە لە بەردەم مایک و لە بەردەم کامێراکان دەکرێت پێم وایە زۆر جیاوازە لەگەڵ ئەوەی کە لە ناو کۆبوونەوە بخۆم پێشتر یەکێک بوومە لە شاندی مفاوەزاتی پارتی ئەوەی ئەو جدیەتەی لە لایەنە سیاسیەکان بە کۆی لایەنە سیاسیەکان ئەوانەی کە ئێمە کۆبوونەوەمان لەگەڵ کردوونە لەو ئاستەنی ئەوەی کە لە کامێراکان لە بەردەم مایکەکان قسەی لەسەر ئەکەن و جدیەتی خۆیان لە هەڵبژاردنەکان پیشانەدەن پارتی هەر لە سەرەتای ئەو پرۆسەیەدا زۆرترین تەنازولی لە مافەکانی خۆی و لە مافە قانونیەکانی خۆی کرد لەوەی کە کۆمیسیۆن تەنازولی لێکرد لە حسەی خۆی خۆش بوو بە هەمان ئەو پشکانە ڕازی بوو ئەوەی کە لە دەرەنجامی هەڵبژاردنەکانی 2013 بۆی دەستنیشان کرابوو کە جیاوازیەکەش یەکجار زۆر بوو و لە یاسا هەموو ئەو خاڵانەی کە لایەنەکان ویستیان ئێمە ڕپێ ڕازی بووین و هاتنی بنباری ئەوەی کە یاسایەکە هەموار بکرێتەوە بەڵام دۆخەکە بەوە گەیشت ئەوەی کە ئێستا بەرجەستە کاک هاوار بە هەموو ئەگەرەکان وەربگرین ئەگەرێک وەربگرین هەموو لایەنەکان بۆ خۆ دەزانین لە بەردەمی مایکەکان چۆن ئێمە دانیشتوین ئێستا هەر هەمووی ئەشەوبیلاکە ئەڵێ بێ هەڵبژاردن لە کاتی خۆی ئەنجام بدرێ وکو ئێوەش ئامادەتان پێدا لە ژێرەوە وانە بەڵام بە ئەو ئەگەرانە وەربگرین خۆ نابێ هەرێمی کوردستان بکەوێتە بۆشایی یاساییەوە ئەگەر سەرۆکایەتی هەرێم و حکوومەت بڕیانێندا هەڵبژاردن بەو شێوەی کەوتی کۆمەڵێت دادوەر هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بکرێت هەندێک لایەن ڕازی نەبوون نەیانویست بکرێت یان بەشدار نابن ئەنجام دەدرێت ئەو کاتە هەڵبژاردن یان نە ئەگەر وەکو شخص لەمری دەپرسی پێویستە بکرێت و هەڵبژاردن نابێت بە هیچ لایەنێکی سیاسی ببەسترێتەوە چونکە هەرێمی کوردستان لە هەموو لایەنەکانی سیاسی گەورەترە و بەرژەوەندی خەڵکی کوردستان لە هەموو لایەنە سیاسیەکان باڵاترە بۆیە دەبێت هەڵبژاردن بکرێت ئەگەر لایەنێک ویستی بەشداری نەکات و ترسا لە دەرەنجامەکان ئەوە بە بڕیاری خۆیتی و با بەشداری نەکات باش هەڵبژاردنەکان ئێستا وەکو لە هەواڵەکانیش داهاتبوو بۆ خۆشت بینیت کە پێشنیازی ئەوە هەیە هەڵبژاردنەکانی پارێزگاکان لەگەڵ هەڵبژاردننی پارلەمان پێکەوە ئەنجام بدرێت ئەمە کارێکی ئاسانە دەکرێت لە حکوومەت دەڵێت دەتوانین بیکەین سەرۆکاتی هەرێم دەڵێت دەتوانین بیکەین ئاسانە ئەم دیسان جەخت لەسەر ئەوە دەکەمەوە کە دەبێت خصوصیەتی هەرێمی کوردستان پارێزراوە بی ناکرێت ئێمە تەواوی دەستکەوتەکانمان تەسلیم بە بەغدا بکەین چونکە بەغدا قەت ئەو بەرژەوەندیانەی هەرێمی کوردستان ڕەچاو ناکە وەکو ئەوەی کە ئێمە دەمانەوێت کۆمیسیۆن مؤسسەیەکی زۆر هەستیار و گرنگە پەیوەستە بە سیادەی ئەو هەرێمە بۆیە دەکرێت ئێمە تەواوی لایەنە سیاسیەکان و مؤسساتی جێبەجێکردن دەسەڵاتی جێبەجێکردن هەم سەرۆکایەتی هەرێم و هەم سەرۆکایەتی حکوومەت و بە ڕاوێژیش لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئەوە اتفاقێکی لەسەر بکرێت کە هەڵبژاردنەکان دەبێت ئەنجام بدرێن هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگایەکانیش مؤسسەیەکی ینی ئەنجومەنی پارێزگاکان مؤسسەیەکی زۆر هەستیارە زۆر گرنگیشە و چاودێری و ڕقابەی قانونی دام و دەستگا لە سنووری کارجێڕی پارێزگاکان دەکات پێویستە لە دوای 2014ەوە ئەنجام نەدراوە دوو خولتا ئێستا لە هەرێمی کوردستان ئەنجام درراوە پێویستە بە زووترین کات ئەمەش بکرێت و دەشکرێت ئەم هەڵبژاردنە لەگەڵ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێت و ئێستا ضرورەتێکی حتمیشە بە تایبەتیش لە دوای ئەوەی کە پارێزگای هەڵەبجە ئێستحداس کراوە و چوار ئیدارەی سەربەخۆ ئێستا لە هەرێمی کوردستان هەیە و کارەکانیان دەکەن کە هیچ ئەنجومەنێکی
هەڵبژێردا و لە پاڵیاندانیەکە هاوکار بێت بۆ ئیش و کارەکانیان. کاک هاوار بەدەر لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان با بینە سەر هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان تەواوی ئامادەکاری خۆتان کردووە بۆ ئەو ناوچانەی کە بەداخەوە بە هەڵا تێپەڕیوە پێی دەڵێن ناوچەی کێشە لەسەر ناوچەی کێشە لەسەر نییە ناوچەی داگیرکراوە رازین بۆ ئەوە ئامادەن. بەڵێ ئێمە لە ئەدەبیاتی پارتی ئێمە ئەو ناوچانە بەو شێوەیە دەناسێنین کە ناوچە کوردستانیەکانن و ئێمە ئێستا سەرقاڵی ئەوەین کە ئامادەکاری تەواو بۆ ئەو هەڵبژاردنە بکەین و دەمانەوێت زۆرترین لایەنە کوردستانیەکان ئەوانەی کە باوەڕیان بە پرسەنەتەوەیەکانی هەرێمی کوردستان هەیە بە پرسەنەتەوەیەکانی خەڵکی کوردستان هەیە کۆیان بکەینەوە لە چوارچەوەی هاوپەیمانێتێک کە بتوانین زۆرترین دەنجی کورد کۆ بکەینەوە و کەمترین دەنجی کوردیش بە فیڕۆ بچی لەو ناوچانە بۆ ئەوەی پێگەی کورد لە هەم ئەو پارێزگایانەی کە کوردی تێدایە و کوردستانین بتوانن زۆرترین کورسی بەدەست بێنن و ڕۆلی کورد بە شێوەیەک دیار بێت لەو سنوورانە کە شایستە بێت بە پێگەی کورد. کاک هاوەر ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان زۆر پێداگری لەسەرەوەکەن دەڵێن نەبێ هەڵبژاردن لە کاتی خۆیان ئەنجام بدرێت. پێشبینی ئەوە دەکەن کە کورسی زیاتر ئەم جارە بۆ پەرلەمانی کوردستان بەدەست بێنن و ئەمەش وای کردو جۆرێک لە ترس لای لایەنەکان دروست ببێت. ئێمە ئێستا ناتوانین تەوەقعی ئەوە بکەین بەڵام ئێمە یەک پرەنسیبی زۆر گرنگ لە لای ئێمە هەیە. یەکەم پشتیوانی ئێمە بەخوایە و هەروەها بە قیادەی سیاسی و جەنابی سەرۆک بارزانیە و هەروەها بەو جەماوەرە خاوەن پرەنسیپ و مەبدەئەیە کە پارتی دیموکراتی کوردستان هەیەی و پشتیوانی لە ئێمە دەکەن. کەواتە لە هەموو حاڵێکە کاک هاوار ئەوەی من لە جەنابەت تێگەیشتم منەمە دوا پرسیاری شەگەر بە کورتیش وەڵام دێت و من سوپاست دەکەم یعنی لە هەموو حاڵێکە لە هەموو ئەگارەکانە هەر دەبێ ئەم ساڵ پێش تەواوبوونی ئەم ساڵی سا ئەمە لە مانگی حەوتین ئەمڕۆ هەشتی حەوتە پێش کۆتایی ئەم ساڵ دەبێ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێت. جەنابی سەرۆک ئێمە ڕاستپاردووە کە بە هەموو شێوەیەک لە خزمەتی ئەوە دابین کە پرۆسی هەڵبژاردن لە وادەی قانونی خۆی ئەنجام بدرێت تەنانەت ئەگەر زەرەری ئێمەشی تێدابێت و لە کاتی مفاوەزاتەکانی ئێمەش لەگەڵ لایەنە سیاسەکان بەو شێوەیە هەموو شۆمان دەکرد بۆیە ئێمە جەخت دەکەینەوە لەوەی کە دەبێت هەڵبژاردن لە نزیکترین دەرفەتدا ئەنجام بدرێت و هیچ بیانوەک نییە بۆ ئەوەی کە زیاتر دوا بخرێت. زۆر باشە زۆر بەڕێز هاوار محەممەد بەرپرسی بەشی یاسایی دەستگای هەڵبژاردننی پارتی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بوویەوە شەوتان باش.